خەون و ئاواتە بەدی نەهاتووەکان لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامیدا. ڕۆژنامەی ڕووداوی ئەمڕۆ چاپیتاران لە ژمارەی ڕۆژی سێشەممەی خۆیدا وتاری ئابووریناس و مامۆستایەکی زانکۆی بڵاو کردوێتەوە کە خاڵی سەرنجڕاکێش و گرنگی تێدایە. ئەم مامۆستایە لە کۆتاییەکانی وتارەکەیدا پرسیارێکی وروژاندووە، بەڵام بە هەر هۆکارێک بێت بۆ خۆی لە وەڵام بەم پرسیارەدا هیچ ناڵێت. با بە کورتی پێداچوونەوەیەک بە قسەکانیدا بکەین. 40 ساڵ لەمەوبەر کاتێک پێم نایە بواری زانستی ئابووریەوە، هەر لە ساڵەکانی یەکەمەوە کۆمەڵێک خەون و خولیام لەسەردا بوو کە هەرگیز بەجێیان نەهێشتم، واتە هیچ کات بەدی نەهاتن. لە ڕێگای شکەڵگرتن و گۆڕانکاری خەونەکانم، گەشە سندووی ئێران لە بواری گاز لەگەڵ قەتەر، لە بواری نەوتدا لەگەڵ عەرەبستان، لە بواری گەشتیاری و پیشەسازی لەگەڵ تورکیا و لە بابەت پێگەی جوغرافیایی دەگمەنەوە لەگەڵ ئیمارات، وەک وڵاتانێکی کە هەریەکەیان تەنیا یەک بەرهەمیان هەیە، بەراورد و هەڵسەنگاندنم بۆ دەکردن. بێگومان هاتنی بەڕادەی لانی کەم نیوەی ئەو گەشتیارانەی کە دەستنە تورکیا بۆ ئێران بەراوردێکی خەیاڵی نییە. گەیشتن بە هەڵاوسانی 300 و ڕێژەیەکی بێکاری نزیک لەوە و گەشەی ئابووری زیاتر لە 500 بە ئاواتێکی خەیاڵی نەدەزانرا. لە ئابووریەکی وادا هەژاری و بێکاری لە وڵاتدا نەدەما و بێمانە دەبوو. ئیتر منداڵێک ناچار نەبوو لە ناو زبڵ و خاشاک بگەڕێ. هیچ لاوێک کۆڵبەری نەدەکرد، هیچ مامۆستایەکی ماندووی نەناس و تێکۆشەر مسافێرکێشی نەدەکرد و هیچ خانمێکی زەحمەتکێش لە ژێرگوشاری هەژاریدا پەنای نەدەبردە بەر کۆمەڵکوشکردنی بنەماڵەکەی. لەو خەونە شیرینەدا باشترین زانکۆکانی جیهان هاوکاریەکی نزیکیان لەگەڵ زانکۆ باشەکانی ئێمە دەکرد و گەنجولاوەکانمان کە لە ناوەندەکانی توێژینەوە و پەرەپێدان ڕاهێنراون دەیانتوانی زیرەکی واتە هۆشی دەستکرد ببەنە ناو پیشەسازی پێترۆشیمی و ئۆتۆمۆبیل و پیشەسازیەکانی تر. ئێمە دەمانتوانی لە سنووری تەکنۆلۆژیادا بەرهەمهێنەری ئۆتۆمۆبیلی کارەبایی و ئۆتۆمۆبیلی بێشۆفێر بین. دەمانتوانی یەکێک لە گەورەترین هەناردەکارانی پیشەسازی و خزمەتگوزاری بین لە ناوچەکەدا و کەم ئاوی کۆنتڕۆڵ بکەین. ژنانی گەنج و خوێندەواری ئێمە دەیانتوانی لە بری تەحملی نرخی بێکاری زیاتر لە 50% لە کارگە و ناوەندە خزمەتگوزاریە پێشکەوتوەکاندا کار بکەن و گەلێک خۆزیا و خەون و خەیاڵی تر. بەڵام بەڕاستی چی ڕووی داوە کە ئێمە بەم شێوەیە نین؟ کاتێک چاوەکانم دەکەمەوە و سەیری دەوروبەرم دەکەم، خەم و دڵتەنگی دام دەگرێت. ئاخر چۆن دەکرێت وڵاتێکی ئاوا دەوڵەمەند ئەوەندە هەژار بێت؟ ئایا جێی باوەڕە وڵاتێکی کە لە ڕووی گازەوە پلەی دووەم و لە ڕووی نەوتیشەوە پلەی چوارەمی هەبێت، نەک هەر هیچ جێگایەکی لە دابینکردنی و وزەی جیهانیدا نەبێت، بەڵکو تەنانەت لە ئاست دابینکردنی وزەی پێویست بۆ ناوخۆش تووشی داماوی و سەر لێ شێواوی بووە؟ چۆن دەتوانرێت ئەوە قبول بکرێت وڵاتێک کە خاوەنی بڕە سەرچاوەیەکی وەها گەورە بێت، دەوڵەتەکەی کورتهێنانی بودجەی درێژخایەن و بەردەوام ڕوو لە زیادبوونی هەبێت و ئاست و کوالەتی دابینکردنی خزمەتگوزاریەکانی بەم ڕادەیە لە خوارەوە بێت؟ وەڵامی ئەم پرسیارە لە ڕوانگەی زۆرینەی ڕەهای خەڵکی ئێرانەوە ڕوونە. لە ئێران ڕژیمێک دەسەڵاتدارە کە پێکهاتووە لە تاقمێک دز و تاڵانچی کە سەروەت و سامانی وڵات بە تاڵان دەبن و ژیانێکی ئەفسانەیان بۆ خۆیان و ئاغازادەکانیان لە ئێران و لە وڵاتە پێشکەوتوە سەرمایەداریەکان دابین کردووە و هەروەها ڕێبەرانێکی تینووی دەسەڵات کۆنەپەرست و جینایەتکار لەسەرکارن کە لە پێناو خزمەت بە پاراستنی دەسەڵاتە ناڕەوەکەیاندا هیچ سنوورێک ناناستن و لە هەمان کاتدا لە دواکەوتویی و وەهمەکانی بەشێکی بچووک لە کۆمەڵگاش بۆ مانەوەی خۆیان کەڵک وەردەگرن. کارناسانی ئابووری ڕژیم هەوڵ دەدەن قەیران و شپرزەیی ئابووری ئێران بخەنە ئاستۆی گەمار و ئابووریەکانی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوایی. بەڵام هیچ کەس نییە ئەوە نەزانێت کە سەرڕای بوونی گەماروەکان ساڵانە بە سەدان ملیار دۆلار تەنیا لە ڕێگای داهاتی نەوتەوە دەڕژێتە گیرفانی ئەم ڕژیمەوە. لە هەمان کاتدا ڕێگەی هاوردەکردنی تەکنەلۆژیای سەربازی پێشکەوتوو ئەلبەت ڕەنگە بە تێچوویەکی کەمێک گرانتر بەردەوام کراوە بووە. هەروەها دروستکردنی قەیران و دەستێوەردان لە ململانە ناوچەیەکانیش هەم لە خزمەت بەمانەوەی کۆماری ئیسلامی و
هەم بە پەرەپێدان بە پێشبڕکەی چەک و چۆڵ لە ناوچەکەدا ڕەزامەندی جلهێزەکانی بەدەستهێناوە و ئەم سات و سەودا ناڕەوایەش بە نۆرەی خۆی خزمەتێکی زۆری بەمانەوەی ڕژیم کردووە تا ئەو کاتێک کە ڕژیمی سەرمایەداری کۆماری ئیسلامی لەسەرکار بێت نان، کار، شوێنی نیشتەجێبوون و ئازادی خەڵک بە بارمتە دەگیرێت و خەون و خولیاکانی ئەم مامۆستای زانکۆش لە وەهمێک زیاتر نابێت. ئەم دام و دەستگا ئیداریە گەندەڵەی کە ئەم دەسەڵاتە لە داوێنی خۆیدا پەروەردەی کردووە تەنانەت توانایی دەستەبەرکردنیە و پرۆژە ئابووریانەشی نییە کە مەبەستی خودی ڕژیمە چ بگات بە جێبەجێکردنی تەرح و پلانەکانی پەیوەست بە گەشەسەندنی ئابووری. ئەم ڕژیمە کە پەیوەندیەکانی خۆی لە ڕێگای سەرکوتی دەڕەندانە و زیندان و ئەشکەنجە و ئیعدام و سەپاندنی کۆنەپەرستانەترین یاسا و ڕێساکانیەوە لەگەڵ زۆرینەی خەڵکی ئێران بەناو ڕێخستووە نیگەرانە لەوەی کە ئاخێزی جەماوەر دەرفەتی جێبەجێکردنی هەنگاو بە هەنگاو و بە شوێنەیی سیاسەتێکی لەو شێوەیەی پێنەدات. ڕژیم ترسی بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ئەو جەماوەرەی لێنیشتووە کە تەنیا ساڵێک لەمەوبەر لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا لە لێواری هەڵدێر نزیکیان کردەوە. لەم ڕووەوە جورئەتی ئەوەی نییە کە بچێتە ناو پرۆژەی درێژخایەن بە مەبەستی چارەسەرکردنی قەیرانی ئابووری و ئەوەی پێ باشترە کە جارێ هەروە ئەمڕۆ بۆ سبەی وڵات بەڕێوە ببات بۆ ئەوەی کە ئەگەر بەخت یاوەری بێت بەم شێوەیە بتوانێت چەند زەمەنێکی تریش درێژە بە تەمەنی خۆی بدات.